ئەمڕۆ خوێندکارانی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری زانکۆی سلێمانی گرتبوونەوەیەکیان ئەنجامدا لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان و داوایان دەکرد چارەنووسی دامەزراندنی دەرچوانی کۆلێژەکەیان یەکلایی بکرێتەوە. لەلایەکی دیکەشەوە ژمارەیەک لە خوێندکارانی خوێندنی پارالێل لە پەیمانگای تەکنیکیەکانی پارێزگای سلێمانی داوا دەکەن لە کرێی خوێندن ببەخشرێن. لە بەرامبەریشدا بەرپرسی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ڕایگەیان لە ڕێگەی وەزارەتەکانەوە بە دواداچوون بۆ کێشەکانی خوێندکارانی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری و خوێندکارانی پارالێل دەکەن. دوای نزیکەی هەفتەیەک لە مانگرتن خوێندکارانی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری زانکۆی سلێمانی ناڕەزایەکانیان بردە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان و لە گرتبوونەوەیەکدا داوای جێبەجێکردنی داواکانیان دەکەن. ئەو خوێندکارانە لە ناوەڕاستی هەفتەی ڕابردووەوە بایکۆتی وەڵەکانی خوێندنیان کردووە و داوا دەکەن کار بە یاسای ژمارە 136 ساڵی 1970 بکرێت کە تایبەتە بە دامەزراندنی دەرچوانی ئەو کۆلێژە ڕاستەوخۆ دوای دەرچوونیان بۆ ماوەی ساڵێک بە شێوەی گرێبەست و دواتریش دامەزراندنیان بە شێوەیەکی هەمیشەیی، بەڵام ماوەی 2 ساڵە بەهۆی سیستەمی نوێی دامەزراندنەوە دەرچوانی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری دانەمەزراون. ئەمە خوێندکارانی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری دیارە بە دەرنیەوەکو خوێندکارەکانی کۆلێژی پزیشکیەکانی تر دەبێت ساڵ یەکەم بە عقد تەعیین ساڵی دووەمیش بکرێت بە ڕەسمی. خاڵی دووەممان ئێمە دەمانەوێت دەستگایەکی تایبەت بە پزیشکی ڤێتەرنەری هەبێت. دیارە ئێمە ئێستا سەر بە وەزارەتی کوشتکاڵین، وەزارەتی کوشتکاڵ لە خەمەکانی ئێمە تێناگات بەدەم داواکاریەکانمان نایە. ئێمە دەمانەوێت دەستگایەکی تایبەت بە پزیشکی ڤێتەرنەری هەبێت لە خەمەکانی ئێمە تێبگا. بۆ ئەنجومەنی وەسیلان ئێمە هەوڵمانە بە شێوەیەکی سربەستانەمانەکە بگرین. لە ئەوڵەوە لە زانکۆمانمان کرد بۆ ماوەی 2 ڕۆژ، بەڵام هەوڵەین بۆ بچینە بەردەم نووسینگەی پەرلەمانەوە هاتووشی لەبەرەوەی زیاتر گوێڕایەڵمان بن و زیاتر یعنی مافەکانمان پێشێل نەکرێت لەوە زیاتر. خوێندکارانی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری زانکۆی سلێمانی داواش دەکەن جیا بکرێنەوە لە وەزارەتی کشتوکاڵ، چونکە ئەوان بە پیشە پزیشکن و دەبێت بخرێنە سەر وەزارەتی تەندروستی یان سکوولێکی سربەخۆیان بۆ بکرێتەوە. لەلایەکی تریشەوە خوێندکارانی پارالێڵی بەشێک لە پەیمانگا تەکنیکەکانی سنووری پارێزگای سلێمانی گرتبوونەوەیەکیان لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ساز کرد و ئاماژەیان بۆ ئەوە دەکرد وەزارەتی خوێندنی باڵاکری ساڵانەی خوێندنیان لە 1 ملیۆن دینارەوە بۆ 2 ملیۆن دینار زیاد کردووە. بۆیە داوا دەکەن هاوشێوەی خوێندکارانی کۆلێژەکانی ئێواران لە کری خوێندنی ساڵانە ببەخشرێن. وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری داوا لێ خۆشبوون کا بۆ سەرجەم خوێندکارانی ئێواران و دەرماڵە و داخلیشیان بداتێ. لە ئێستادا ئێمە تەنها داواکارین کری خوێندنی ساڵانەمان لێ خۆش بن، لە بەرامبەر ئەوەدا داوای دەرماڵە و داخلی ناکەین و چەند ڕۆژێکیشە بایکۆتی داواممان کردووە و لە چەندین شوێنەوە لە هەوڵداین. ئێمە هەر ئەمڕۆ قسە لەگەڵ من بۆ خۆم قسە لەگەڵ وەزیری خوێندنی باڵاکەم بۆی پارالێل بۆ ئەوەی ڤێتەرنەری پێشتر قسەمان لەگەڵ وەزیری دارایی کردووە، ئەڵێ مافی خۆیانە قسەمان لەگەڵ وەزیری کشتوکاڵ کردووە، سبەینەش داواکاریەکەیان ئەگەیەنینە پەرلەمان. خوێندکارانی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری زانکۆی سلێمانی لە یادداشتەکەیاندا کە ئاڕاستەی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانیان کرد داواش دەکەن ئەگەر ڕەچاوی پێویستی دەکرێت بۆ دامەزراندن کۆلێژەکەیان دابخرێت و ئەمساڵ هیچ خوێندکارێک وەرنەگرێت تا چارەنووسی دامەزراندنی دەرچوانی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری یەکلا دەبێتەوە. مەریوان حەسەن، NRT سلێمانی. لە ئەرجەنتین درەختێک 3 ملیۆن